شۆتە 400,000 کەس لە ئێستادا حکوومەت نەیتوانیوە شوێنی شیاویان بۆ دابین بکات. هەر ئەم مەترسیانە شوای کردووە ڕێکخراوە ناوخۆیی و بیانیەکان بێنە دەنگ و شوێنی مانەوەی ئاوارەکان بە مەترسیدار ناو ببەن. ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی شەڕ و ڕوبەڕووبوونەوەکانی سوپای عێراق و چەکدارانی داعش ژمارەی ئاوارەکانی سنووری پارێزگای مووسڵ ڕوو لە زیادبوون دەکەن. ئەمە ژوای کردووە لەو شوێنانەی لێ نیشتەجێکراون ژیانیان بەرەو خراپبوون بچێت. دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق ڕایگەیان لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ لە مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو کە دەستی پێکرد تا ئێستا ژمارەی ئاوارەکانی شارەکە گەیشتۆتە 355,000 کەس. لە راپۆرتی ڕێکخراوەکانی ناوخۆیی و نێودوڵەتی تایبەت بە مافەکانی مرۆڤ ئاماژە بەوە دراوە کە بەهۆی نەبوونی خۆراک و ئاوی خواردنەوە و خزمەتگوزاریەکانی وەک کارەبا و تەندروستی ڕەوشی مرۆیی هاوڵاتیانی مەدەنی لە بەشی ڕاستی مووسڵ زۆر سەخت و دژوارە. بەهۆی زیادبوونی ژمارەی ئاوارەکان لە بەشی ڕاستی مووسڵ و خراپبوونی ڕەوشی کەشوهەوا و نەبوونی شوێنی نیشتەجێبوون ڕەوشی ژیانی ئاوارەکانی شارەکە سەختتر بووە. ئەندامی کۆمەڵی مانگی سووری عێراقی ئەیاد ڕافت سەبارەت بە ڕەوشی ئاوارەکان ڕایگەیان تا دێت ڕەوشی مرۆیی لە بەشی ڕاستی مووسڵ خراپتر دەبێت و ژمارەی هەڵاتوەکان لەو ناوچانەی لە بەشی ڕاستی شارەکەن کە شەڕ و پێکدادان تێیدا بەردەوامی هەیە زیاد بووە و سەرباری ئەوەش بەهۆی خراپی کەشوهەوا و بارانبارین ڕەوشی ژیانی ئاوارەکانی شارەکە زۆر خراپ بووە. ڕاشیگەیان ڕۆژانە بە شێوەیەکی گشتی 10,000 کەس لە شاری مووسڵ و دەوروبەری ئاوارە دەبن و ڕۆژ بە ڕۆژ ژمارەی ئاوارەکان لە زیادبووندایە و بەم هۆیەوە لە هەفتەی داهاتوو کەمپێکی دیکە دەکرێتەوە. So since the 19th of February, when the military offensive against Western Mosul started, over 110,000 people have... ڕاوێژکاری یاسایی لە ئەنجومەنی پەنابەرانی نەرویجی لە عێراق پاتراک مەکلۆسکی لە لێدوانێکی بۆ ئاژانسی ئەنادۆڵ ڕایگەیان لە دەستپێکی شەڕی مووسڵ ئێمە هاوکاریەکانمان گەیاندە ئاوارەکان و تاوەکو ئێستاش بەردەوامین. لە ئێستادا لە هەردوو کەمپی حەمام عەلی نزیکەی 50,000 ئاواری تێدایە کە هەمویان لە ناو مووسڵ و دەوروبەری ئەو شارە خۆیان گەیاندوێتە ئەم ناوچەیە. هەبوونی ئەو ژمارە زۆرەی ئاوارەکان لە کەمپی حەمام عەلی بۆتە هۆکارێک کە کارگێڕی کەمپەکە بە ئەستەم ژەمە خواردن بۆ ئاوارەکان دابەش بکات. بە جۆرێک ژەمە خواردن لە ناو ئۆتۆمبیل دابەشی سەر ئاوارەکان دەکرێت و ئاوارەکانیش بە دەوری ئۆتۆمبیلەکاندا بۆ وەرگرتنی خواردن نۆرە دەگرن و بەشێکیش لەو خەڵکە نیگەرانن لە شێوازی پێدانی خواردن بەم جۆرە. بە تایبەت ئەو منداڵانی کە بەهۆی بچووکی تەمەن و باڵایانەوە ناتوانن بگەنە شوێن وەرگرتنی خواردنەکە. لە مانگی دەی ساڵی ڕابردوو ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی بەری چەپی مووسڵ دەستی پێکرد لە 24 کانونی دووەمی ئەم ساڵ کۆنتڕۆڵ کرایەوە و سەرەتا ژمارەیەک لە ئاوارەکانیش گەڕانەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و سەرپەرشتیاری کەمپەکانیش ئاماژە بەوە دەکەن کە ئاوارەکان لە سەرەتادا بە گڕوتینەوە دەگەڕانەوە، بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری لەو شارەدا گەڕانەوەی ئاوارەکان کەمی کردووە. شەوی ڕابردووتر مامۆستاستی خۆشنا و پێشنێش و تارخوێن لە ناحەی حاجیەوەی سەر بە قەزای ڕانیە لەلایەن ژمارەیەک چەکداری دەمامکدارەوە ڕفێنران. دوو ڕۆژ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا چارەنووسی ئەو مامۆستایە دیار نییە. وەک ناڕزایەتی لەو ڕەفتارە و دۆزینەوەی مامۆستا سدیق ئێستا لە ناحەی حاجیەوە مامۆستایانی ئاینی گربوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجام داوە بۆ ئاگاداربوون لەو گربوونەوەی و داواکاری مامۆستایانی ئاینی ئاراست